بێگومان پێگەی هەرێمی کوردستان لە پەیوەندیەکانی عێراق و ئەمریکاشدا گرنگە. سەردانەکەی محەممەد شیع سوودانی دوای سەردانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا دێت کاتیایدا بەرپرسانی باڵای ئەمریکا باسی کۆمەڵێک پرسی گرنگیان لەگەڵ هەرێمی کوردستان کرد و لەم پەیوەندیانەشدا بێگومان شاندی هەرێمی کوردستان لەم سەردانەی سوودانی بۆ ئەمریکا بەشدارن. لەسەرم بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ئەلی گۆڵد سەرۆکی پەیمانگەی گۆڵد بۆ استراتژی نەتەوەیی کە لە واشنگتنەوە لەگەڵمان دەبێت. بەڵێ بەڕێز گۆڵد تۆ بخێراتی بۆ کوردستان 24 بەحسا پێگا هەرێما کوردستانێ بکەین. بۆچی پێگا هەرێما کوردستانێک گرنگە سەقامگیربوونا پەیوەندیان دنابەرە عێراق و ئەمریکادا؟ کوردستان بێگومان ڕۆڵێکی هەیە لە سەقامگیری و هەروەها پەیوەندیەکانی نێوان بەغدا و واشنگتندا. کوردستان سەرکەوتووترین و سەقامگیرترین ناوچە بووە لە تەواوی عێراقدا وەک هەمومان ئاگادارین و دەزانین کوردستان هاوپەیمانێکی دوور و درێژی ئەمریکا بووە کاریگەری زۆری هەبووە لە پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکادا بێگومان. ئەگەر ئێمە سەیری ڕۆژ ئاوا بکەین سیاسەتی ڕۆژ ئاوا بکەین و سەقامگیری لە ناوچەکەدا هەولێر بەڕوونی دیارە کە ماوەیەکی دوور و درێژ و لە مێژە ناوچەیەکی تەواو سەقامگیر بووە و ئامانج بۆ بۆی بە شێوەیەکی دیاریکرا و زیاتر شێوازێکی ڕۆژ ئاوایی بەخۆیەوە ببینێت و ببێتە شوێنی سەرەکی بۆ پەیوەندیەکان. بەڵێ پێتان وایە لە دوای سەردانەکەی سوودانی و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا چ گۆڕانکاریەک لە پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا ڕوو دەدات؟ ئایاوانە بە ئەرێنی دەبینین ئەم سەردانە؟ لەم ڕۆژانەی دواییدا من بەڕاستی نەمبینیوە هیچ هەلێک بۆ بەرەو پێشوە چوون هەبێت لە پەیوەندیەکانی نێوان بەغدا و ئەمریکادا. بڕوام وایە کە ئەمریکا بە تەواوی دەورێکی بینیوە کە هیچ جۆرە بەرەو پێشوەچوونێکی لە پەیوەندیەکان بخۆیەوە نەبینەوە کە پێویستە هەبێت. بەڵام بە دڵنیاییەوە بەغدا کە ڕێگەی داوە بە هەژمونی ئێران لە ناوچەکەدا زیاد بێت بێگومان هاوکار نابێت لە بەرەو پێشبردننی پەیوەندیەکان لەگەڵ ئەمریکا بۆ ماوەیەکی دروشخایەن. هیچ پرسیارێک نییە سەبارەت بەو هیچ گومانێک نییە کە واشنگتن و بەرهێنانی زۆر گەورەی کردووە لە بەغدا و ڕێنانی زۆر گەورەی کردووە لە عێراق بەو هیوایی کە بتوانێت سەقامگیری بێنێتە ئەو وڵاتە و بەرەو پێشوەچوون و بژانەوەی ئابووری بۆ وڵاتەکە بێتە ئاراوە. هیچ پرسیارێک نییە کە عێراق بە شێوەیەکی وێنەیەکی گەورەتر لە ڕووی سیاسەتەوە لە ڕووی ئاسایشەوە سوودی زۆری لە ئەمریکا بینەوە. بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین هەرێمی کوردستانە بابەتەکە لەسەر هەرێمی کوردستانە لەم ڕوانڕینەوە لە ڕوانینی ئاسایشەوە لە ڕوانینی ئەمنیەوە. بەڵام تا ئەو کاتەی کە عێراق پشتی یاخود بەغداد پشتی تاران بگرێت پشتی میلیشیاکان سەر بە ئێران بگرێت لە پەرلەمان یاخود لە ڕێگەی دادگای باڵاوە منی هیچ پەیوەندیەکی درێژخایەن یاخود پەیوەندێکی درێژخایەنی ڕاستەقینە لە ئەمریکا و بەغدا نبینم. زۆر باشە بەڕێز گوڵ لێ ئاخفتن و داخوانیان بەرپرسن ئەمریکا بەروڤژی داخوانیان وەنە بەرپرسن ئەمریکا بە گەشتبینی و بە ئەرینی بەحسابێ سەردانی دیکەن دەبژن سەردانێکا استراتیژیە بە هاتنا سەرۆکوەزیرن عێراقیش بۆ ئەمریکا gelek babet hatine gotu bêjkirin yani heta behsaveyekê dikin kulapereyekê dike li Iraqê tê heldan yani li gorî pêşbîniyên heve ve xandina heve ji bo vê seredanê tiştek rûna datin di navbera Iraqê û Amerîka her wek caran dibe. بەڕاستی پێویستە ئەوە ببین هەرچەندە هیچ گومانێک نییە هیچ پرسیارێک سەبارەت بەوە نییە کە زۆر گرنگە بە تایبەتی ئێستا و بە تایبەتی لە ڕۆژی شەممەوە زۆر گرنگە کە گفتوگۆ هەبێ قسە هەبێ لە نێوان عێراق و ئەمریکادا لە نێوان بەغدا و واشنگتندا گفتوگۆ هەبێ وەک وەڵامێکیش بۆمە کاتێک ئێمە سەیری داهاتوو دەکەین دەبینین کە ئەو وەڵامەی لە نێوان ئیسرائیل هەیە بۆ
ئێران وە هیچ گومانێک نییە کە عراق بێگومان ڕۆڵێکی زۆر باشی دەبێت ڕۆڵاتی گرنگی دەبێت و عراق ئەو ناوچەیە کە ئەمریکا و هێزەکانی دیکەی ناوچەکە پێویستیان پێیا کاتێک وەڵام دەدەنەوە و یاخود ڕوبەڕووی ئەو قەیرانانە دەبنەوە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەن لە نێوان ئیران و ئیسرائیلدا. ئەمە شتێکە بەغدا ڕۆڵێکی گرنگی تێدا دەبینێت، بەڵام پرسیارەکە بێگومان ئەوەیە کە ئەوە کەسانەی کە خراپەکارن و داهاتوو چۆن دەبێت. بەڵێ پێتان وایە هەرێمی کوردستان توانویەتی تێڕوانینی ئەمریکا بەرامبەر بە ڕووداوەکانی ناوچەکە بە تایبەتی بە عراق بگۆڕێت؟ ئایا لەم سەردانەدا ئەمریکا دەتوانێت گوشار بکاتە سەر عراق بۆ پابندبوون بەڕێککەوتنەکان و ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ هەرێمی کوردستان هەیەی و هەرێم ئێوێ لە ڕێگەی دانوستان و توێژەوە چارەسەری بکات؟ هیچ گومانێک نییە سەبارەت بەوەی کە ئەمریکا ڕۆڵێکی هەیە کە پێویستە بەغدا ئەو ڕۆڵە بگێڕێت کاتێک قسە دەربارەی ئاسایشی ناوچەکە دەکەێت. ئەمە شتێکە ئەمریکا پشتی پێدەبەستێت. من بڕوام وایە کە ئێمە بە هیواوە لە داهاتوودا دەبینین، لە سیاسەتی داهاتوودا دەیبینین ئەوەیە کە بەهۆی ئەم کۆبوونەوە و گفتوگویانەی ئێستا هەن بتوانین ئەمە بڵاوە پێ بکەین. بڵاوە بەم کارە بکەین، بەو هەوڵانە بدەین و بە عراق بڵێن بە بەغدا بڵێن و تەواو زۆر بە سەختی پشت بە هەولێر نەبەستێت، بەڵکو ئەوانیش ڕۆڵێکیان هەبێت و پێویستە ببینین ئەمە چۆن دەبێ و چۆن ڕوودەداتە. هەولێر و هەرێمی کوردستان زۆر بە سەختی کار دەکەن، بە تایبەتی ئێستا و لەم کاتانەدا بۆ ئەوەی بتوانن پشتیوانی ئەمریکا بەدەست بهێنن. هەرێمی کوردستان پێویستێتی و عراقیش بە هەماشێوە پێویستی بەو هاوکاری پشتیوانیانەیە. بێگومان هیچ گومانێک نییە لە کۆنگرێزدا قسەیەکەیە کە هەرێمی کوردستان ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە سیاسەتی عراق و ئەمریکادا. زۆر باشە. بەڕێز گۆلد، ئەمریکا هەمیشە دەبێژە پشتگیریە پشتەوانیە عێراقەکە بەهێز دەکەین، دەناودا هەرێما کوردستانی بەهێز بیتن، عێراقەکە خوڕاگر بیتن و خوازیارە سەقامگیریەکە سیاسی ئەولەهیە لە عێراقێدا و لە هەرێما کوردستانێژی. لێ پرس ئەڤەیە ئایا بێ چارەسەرکردنا گیر و گرفت و ئەو کێشێن هەلاویستێن دناوبەرە هەولێر و بەغدایە سەقامگیریە سیاسی و ئەولەهی لە عێراقێ دروست دەبە؟ نەخێر، من بڕوام وانییە کە وابێت. من بڕوام وایە پێویستە ئەم ململانەیەی لە نێوان بەغدا و هەولێردا لە نێوان کوردستان و عێراقدا هەیە بێگومان کێشەی ژمارەیەکە، کێشەی سەرەکیە. پێویستە لانێک ڕەنگە لەلایەن واشنگتنەوە نەبێ، بەڵکو ڕەنگە لە ناوخۆی عێراق بێتن کە بتوانێت هەردوو لایەنەکان بەیەکەوە بگێنێت و ڕێگە چارەیەک بدۆزێتەوە بۆ ئەوی پەیوەندەکان بەرەو پێشەوە بچن. بڕوام وایە کە هیچ جۆرە سەقامگیریەک لە ناوچە نابێت بە بێمە. ڕەنگە ئەمریکا بتوانێت ڕۆڵی هەبێت ئەم کارە بکات، بەڵام پرسیارەکە ئەوەیە کە من بڕوام وایە هەژمونی دەرەوە هەیە، لایەنی دەرەوە کاریگەری هەیە و ڕێگرە لەوەی کە ئەمریکا بتوانێت چی بکات و ئەم لایەنانە بەیەکەوە بگەێنێت کە بەغدا و هەولێرە. من دەمێت ئەو بڵێم کە ئەمریکا دەتوانێت چی بکاتن بۆ ئەوەی بتوانێت ئەم هەژمونە بسڕێتەوە لەلایەن ئێرانەوە کە هەیەی بەسەر عێراقدا و هەر کاریگەری هەیە لەسەر هەر پەیوەندیەکەیە لەگەڵ هەرێمی کوردستاندا. ئەگەر ئێمە بتوانین کێشەی ئێران چارەسەر بکەین لە چوارچێوەیەکدا لە نێو عێراقدا، ئەو کاتە ڕێگە چارەیەک دەبینین بەرەو ئاشتی لە نێوان هەردوو لایەنی عێراقیدا. بەڵێ، بەڕێز لی گۆڵد، سەرۆکی پەیمانگەی گۆڵد بۆ استراتژی نەتەوەی سپاس لە واشنگتنەوە لەگەڵ کوردستان.